هناك هذا لە ڕاستیدا ئێمە دەمێکە بیر لەوە ئەەکەینەوە کە دەوروبەری شاری ڕانیە و زۆربەی شارەکانی تری کوردستانیش سەوزاییان کەمە و پشتێنی سەوزاییان کەمە بۆیە ئێمە بە پێویستمان زانی لە هەنگاوی یەکەمە پرۆژەی پشتێنەی سەوزایی لە بناری حاجیلە لە دەورەی شاری ڕانیە دەست پێ بکەین. ڕاستە پێشنیارەکە لە ئێمەوە هاتووە بەڵام هەموو برادران و هەواڵان لێرە بە ژیانێکی دۆستانە و ژینگە دۆستانەوە بەشداریان تێدا کردووە. ئەمە ئامانجمان ئەوەیە ئەم بنارە سەوز بکرێ بە ئامانجی ئەوەی لە داهاتوویەک دانەوەکانمان بتوانن ژینگەیەکی پاک هەڵمژن شارەکە دیمەنێکی جوانی پێ ببەخشرێ لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێک دەبێتە لانەی کۆمەڵێک لە گیاندار و باڵندەی بۆ ئەو ناوچەیە. لە گفتوگویەکە باسی هەموو ئەوڕێ و شوێنە و ئیجراتانەمان کردووە کە بۆ پاراستنی ئەم نەمامانە بکرێت لە داهاتوودا بۆ نمونە پۆلیسی دارستانە ئاساییشە کشتتوکاڵە هەم خزمەتکردنیان هەم پاراستنیان بە حکمی ئەوەی هێشتا هەندێک خەڵک هەیە مەڕووماڵات دەهێنێ لە هەندێک وەرزدا بۆ ئێرە بۆیە ئەم ئەرکە لە ڕاستیدا خراوەتە ئەستۆی پۆلیسی دارستان و ئاسایش لە ڕێگەی قایمقامێتەوە. بەڵێ ئەمڕۆ وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان ئێمە بەشداریمان کردوێت لەو هەڵمەتی بەڕووچاندن و نەمامی بەڕووچاندن و بەدەنکیش و بەنەما لەگەڵ ڕێکخراوە حکومیەکان و ڕێکخراوە مەدەنیەکان ئەوە ئێمە لە دەڤەری ڕاپەڕین ئەو کارەکەین بەڵام ئێستا هەست دەکرێت لە هەموو دەڤەرەکانی تری ناوچەکانی هەرێمی باشووری کوردستان کە ئەو دیاردەیە بڵاو بۆتەوە کە لەو کاتاندا بەڕوو بچەندرێ واشمان هەیە بێت بە دیاردەیەکی باش و بێت بە کللتور لە ناوماندا. آیا دیشاندی نبی